درباره ویم بشارک و بشارک گلکی گرنگ نهاد روشحالات ناوراست اف آلوزین کوچندین مهن بردام نزدیک دبج ساله که تایبت بین اسرائیل و فلسطین ده هر وها وکی بریان هاجم گوت اف تقینا وان امیرن بیتل دست چکدار و آلیگر و سرکدین حزب الله لبنانی ناوال لبنان ده کروشکان نهموار درست گیریه گوتو بیشه که دگل برس کاوا آهنگری برپرس تورا ندای یا زاکروس و شروکار سیاسی لبروکسل دیگه. برس که اصلاتان لبتوم کاتتان باش و بچونی ایوه اوروپا توانت هیچ رولیک بجرد لاسایی کردنوی گرشکانی روشالاتی ناوراست؟ وێرە ئیسلااو لە ئێوەی بەڕێز و بینەران و بیسەران بەڵێ بێگومان یەکێتی ئوروپا ڕۆڵێکی گرنگی هەیە بەڵام ئەم ڕۆڵە دابەش کراوە بەسەر دوو حاڵەتدا یەکەم ئێستاکە تا دەگاتە ئەو خاڵەی کە ئیتر ڕۆڵی یەکێتی ئوروپا بەو جۆرە ناوێت کە تا ئێستاکە بۆ نمونە بە من ئەرزام کەم ئێستاکە ئوروپا حاڵەتی نێوبژیوانی هەیە ڕۆڵی نێوبژیوانی دەژێڕێ یارمەتی دەدا لە ڕووی مرۆییەوە لە ڕووی بودجەدانان لەباری تەندروست ینی ئەم کارانە دەکا زیاتر وە دیپلۆماسی دەکاوە هەموو لایەک بانگ دەکا بۆ ئەوەی کە ئاڵۆزەکان و گرژەکان زیاتر نەبن بەڵام من پێم وانەیە کە یەکێتی ئوروپا هەر ئەم ڕۆڵەی هەبێ و هەر ئەمەم شێوەیە ئیدامە بدا لە کاتێکدا ئەگەر شەڕەکە بکەوێتە حاڵەتێکی جددیترەوە یانی بە شێوەی جەبهەیی و بە شێوەی زەمینی و هەوایی بڕاتە پێشێ و چون وڵاتانی دیکەش لە خۆ دەگرێ ئەو دەم ئیدر پێم وابێ یەکێتی ئوروپاش بڕیارێکی دیکە دەدا و ڕۆڵێکی دیکە دەجێڕە و لێرەدا لە پشت هاوپەیمانی لە مێژینەی خۆیان کەواتە ئیسرائیلن حتمما ڕادەوەستن هەرچەند لایەنی مرۆیی و ئەو کارەساتەی کە لە غەزە ڕوودەدا تا ئێستاشە لە بەرچاویان ون نەبووە بەڵام من پێم وایە لە ڕووی سیاسی و ژیۆپۆلیتیکەوە لە نەهایەتدا کارکردی یەکێتی ئوروپا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا زۆرتر پشتیوانی لە جەبهەی ئیسرائیل در ڕۆژهەڵاتە ناوەڕاستە وەکە پیوست کاکەوە یەکێتی ئەوروپای حزورا خو هەیە وەکو بۆ نمونە ئەمریکا ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا خوددان هێزە خوددان قەرارە روسیا بە هەمان ئاوای تایبەت لە سووریایە یەکێتی ئەوروپای ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا خودی قەرارە بڕیار بدەستە یەکێتی ئوروپا زۆرتر وەکو وڵاتانی ئەندام کاریگەریان هەیە نەوەکو یەکێتی ئوروپا وڵاتی گرتوەکانی ئەمریکا وەکو یەک وڵات حسابی لەسەر دەکەین بۆیە بەو شێوەیە حزوری هەیە بەڵام یەکێتی ئوروپا بێجگە لە دەفتەری نوێنەرایەتی وە کە زۆرتر کاروباری دیپلۆماسی و نوێنەرایەتی یەکێتی ئوروپا دەکا لە ڕووی لۆجستیکی و سەربازی و زۆر ڕەهەندی دیکەوە ئەندامانی یەکێتی ئوروپان وەکو ئاڵمان وەکو سپانیا وەکو بریتانیا یا پیاوەتە بریتانیا کە ئێستا یەکێتی ئوروپا نەماوە وەکو دانمار وەکو پۆرتەگال ئەوانە وەکو ئەندام لەوێن نەوەکو یەکێتی ئوروپا ینی وەکو وڵاتێکی سەربەخۆ لەوێن دەنا یەکێتی ئوروپا تا ئێستا کە ئەو کاریگەریە ئەو حزورەی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەوێ هەیبووە بەم شێوەیە یەکێتی ئوروپا حزوری نییە بەغێر بێجگە لە یەک دەفتەری نوێنەرایەتی و نوێنەرایەتیکردن لە ڕووی دیپلۆماسی و ڕاگەیاندن و بەس هێشتنەوەی پەیوەندی نێوان ڕۆژهەڵاتی نێوەڕاست و وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەگەڵ یەکێتی ئوروپا بەڵێ بەڕێز کاوە پێتان وانە ئەوروپا ینی ڕۆڵەکەی نەگۆڕێ بۆ ئەوەی پاڵپشتی کێ بکە یان چی نەکە بۆ ئێستا ڕۆڵەکەی ئەوەندە زیاتر ناکا کە دۆخەکە لە دەست دەرنەچێت ینی نەگاتە ئەوەی شەڕەکە فراوانتر بێت چونکە ئێستا چەند ڕۆڵەکێرێ لە ڕووی ناوەندگێڕی و ناوبژیکردن نە ئیسرائیل گوێرەگرێت نە حەماس نە حیزبوڵڵا یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە یەکێتی ئوروپا یا وڵاتانی ئوروپایی هاوسنوورن نزیکن لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئەگەر ئەو گرژیانە زیاتر بێ و شەڕەکە بەرفراوانتر بێ شەپۆلی کۆچبەران و پەنابەران بۆ ئوروپا دەبێتە پرسێک یان کێشەیەکی جددی بۆیە ئەوانە ئێستا کە هەر لەو ڕەهەندەوە یا لەو ئاستەدا خەریکی ناوبژیوانی و دەخالەتکردن لەو پرسەدا هەن نەیان هەوێت تووشی ئەم قەیرانە بن بەڵام هەروەکی ئەرزم کردن ئەگەر بە قەولی کوردی خۆمان کار لە کار بترازیە و شەڕەکە بەرفراوانتر بێ و ئیتر ببێتە شەڕێکی جەبهەیی و بینی نێودەوڵەتی ینی لە بینی ئیسرائیل و دەوڵەتانی دیکە کە بێگومان ئەمریکا و بریتانیاش لە پشت ئیسرائیل دەبن ئەو دەمێکیتی ئەوروپا دەبێت استراتیژیەکی دیکە بگرێتە بەرێەوە پێم وا هەیە کە ئامادەگیەوەی هەیە کە ئەو استراتیژیەکی تازەی مەیدانی بگرێتە بەر کاتی خۆی
زۆر باشە کاکاوە نزیک دەبێت لە 3 ساڵ کە یەکێتی ئەوروپا بریتانیا بەشێک لە وڵاتانی تریش لە ناودا ئەمریکا پشگیری ئۆکرانیا دەکەن بۆ ئەوەی بەسەرکەوێ بەسەر ئیسرائیلدا کە هاوسنوورە لەگەڵ یەکێتی ئەوروپا تا ئێستا نەیتوانیوە لەگەڵ ئۆکرانیا ینی ئۆکرانیا هاوسنوورە لەگەڵ یەکێتی ئەوروپا نەیانتوانیوە سەرکەوتوو بن کە ئەم ئالوزی هەر بەردەوامە لە هەمان کات نزیک دەبێت لە 3 ساڵێک بەشێک لە ئەندامانی یەکێتی ئەوروپا هەروەها ئەمریکا پشگیری ئیسرائیل دەکەن بۆ ئەوەی ئیسرائیل بەسەر حەماسە سەر بکەوێت کە تا ئێستا سەرکەوتوو نەبووە خەریکە شەڕێکی تریش ڕۆ بداتن بەردەوامبوونی ئەم شەڕ و ئالوزیانە لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپا ینی مەبەستم لە ئوکرانیا ینی مەترسی ئەوە نییە سبەی ڕۆژ پەڕۆشکی ئەم شەڕەش بەبەر یەکێتی ئەوروپا بکەوێت یان ئەوروپا پەلکێشی ناو ئەم شەڕە بکرێتن شێوەی شەڕێک کە لە ئوکراین هەیە بەرامبەر بە رووسیا دەگەڵ ئەو شەڕێکە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە نێوان حەماس و ئیسرائیل هەیە کەمێک جیاوازن دیارە ناتوانین بڵین یەکێتی ئوروپا بە شێوەیەکی ڕاستە و خۆوە جەبهەی لەگەڵ رووسیا لە شەڕدا هەیە دەناودەم ئەو قسەی جەنابتان وایە ئەو ئیرادە ئەو ڕخنەیە داهاتە گۆڕەیە ئەم لێکدانەوەی داهاتە گۆڕێ کە چۆنە مەسەرەن یەکێتی ئوروپا دەرەقەتی رووسیا نایە کەەوە بووە ئێستا هەر دەبێ بڵین لە بنێوان ئوکراین و رووسیادا ئەو شەڕە هەیە رووسیاش وڵاتێک دووهەم زلهێزی نظامی جیهانەکەەوە بوو من پێم وایە ئەگەر پشتیوانی یەکێتی ئوروپا و ڕۆژ ئاوا بە گشتی نەبایە لەوانەیە ئوکراین نەیتوانی باە ئەو بربەرەکانی بکەوە وەندە خۆڕا بگرێت تەنانەت هەندێک پێشوەچوونیشی لە شەڕەکەدا بەخۆیەوە بینیوە و دەستکەوتی هەبوو ئەمە بەشێکە کە ڕۆژ ئاوا یەکێتی ئوروپا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لۆجستیکی و معنەوی و سیاسی ئوکراین دەکەن بەڵام لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا لە بینی دوو دەوڵەتدا نییە لە بینی دەوڵەتێک و گروپێکی تۆرۆریستیدایە یعنی شەڕەکە ئێستا بە شێوەی ڕسمی لە نێوان مەسەلەن ئیسرائیل و لوبناندا نیە لە بینی ئیسرائیل و سووریەدا وەکو وڵات نییە لە بینی دەوڵەتێکی ڕسمی بە نێوی ئیسرائیل و هەندێک گروپی تۆرۆریستیە و چون ئیسرائیلیش ئەم شەڕەی بەرفراوان نەکردوێتەوە ینی نەیهێناوەتە حاڵەتێکی زەمینی و هەوایی بە شێوەی دەرەوەی سنوورەکان بێ ئیتر حملە بکا بۆ لوبنان حملە بکا بۆ هێرش بکا بۆ سەر سووریا ئەوانە دارێ ئێمە لەو ئاستەدا چۆن حاڵەتی دژە ترۆر و شەڕکردن لەگەڵ گروپێکی تۆرۆریستیە دەبێت هەر لەو ئاستەشدا هەڵی سەنگێنی و من پێم وایە لەو ئاستەدا ئیسرائیل ئەگەرچی شەڕەکەی تەواو نەکردووە ئەگەرچی حەماس لە بین نەچووە بەڵام سەرکەوتنی یەکجار زۆری بەدەستێناوە بۆ نمونە کۆمەڵێک مرۆڤ لێرەدا کوژراون لە پێچاوی جیهانەوە زیاتر لە 50,000 خەڵک کوژراوە مناڵ کوژراوە ئافرەت کوژراوە کەسی سڤیل کوژراوە ینی ئەمە سەرکەوتنە بۆ ئیسرائیل ئەرزم کردن لە ڕووی مرۆییەوە نا لە ڕووی ئەگەیمە بێنین لە ڕووی مرۆییەوە ئەو لە ڕووی ئینسانیە ئەو شتە چاو لێ بکەین بێگومان ئەمە کارەساتێکە و یەکێک لە لاپەڕەشەکانی مێژووی مرۆڤیشە بەڵام لە ڕووی لۆجستیکیەوە لە ڕووی ڕوبەڕووبوونەوە دەگەڵ ئەم گروپا سەرکەوتنی بەدەستێناوە ئێستا بەشێکی زۆر لەو خاکە لە ژێردەستی ئیسرائیلدا هەیە و توانێتی پاشەکشە بە حەماس بکە و زەبری زۆر قرس لە حەماس بدا بەڵام من لەگەڵ جەنابەت هاوڕا هەم کە لە ڕووی مرۆییەوە بە نەزەری من کارەساتێک ڕوویداوە و تەنیا ئیسرائیلیش لێرەدا تاوانبار نییە بەڵکو لە پێش ئیسرائیل حەماسەکە هۆکاری پێکهاتنی ئەم کارەساتە مرۆییە کاوا هەنگەری بەرپرسی تۆڕی نەدای زاگرۆس و شۆڤەکاری سیاسی لە بڕۆکسلەوە لەگەڵماندا بە سپاس بۆ شۆڤەکان